بەردەوامە بین گفتوگۆ دەکەین هەر لەسەر ئەم پرس و باس و بابەتە بابزانین دوێنێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق چی ڕوویدا و هەوڵی هێز و لایەنە سیاسیەکان چەندە گرنگ بوو بۆی کە ئەو پرۆژە یاسایە کە پرۆژە یاسایەکی تا ڕادەیەک بە گێرمە و کێشە بوو بەداخەوە کە ئەبوو هەموو لایەنەکان خۆیان کە بڕکێ بکەن لەوەی کە هەلە بکەنەوەی دەنگی پێ بدەن بەڵام بوو بە پرۆژە یاسایەکی پڕ لە گێرم و کێشە چەندین جار جەلسەی پەرلەمانی بۆ دیاری کرا و بەڵام دواخرا یان نەکرا یان بەڕێوە نەچوو گفتوگۆ دەکەین لەسەر ئەم پرس و باس و بابەتە لەگەڵ زۆر بەڕێز خاتو کورد عومەر کە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە لەگەڵمانە بێ گفتوگۆی لەگەڵەکەین بابزانین لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق چی ڕوویدا چی بوو ئەوەی دوێنێ و چۆن ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق توانیان کۆدەک من لەوەی کە پرۆژە یاساکە تێپەڕێنن خاتو کوردە سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم سەڵاو لە ئێوە لە بەختاوە لەگەڵمانی ئەوەی دوێنێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەم لە دانیشتنەکە ڕێخستنی دانیشتنەکەەوە تا دەنگدان لەسەر پرۆژە یاساکە ئەنی چۆن ئامادەکاری بۆ کرابوو دیارە کۆبنەوەی دوێنێ ئاسان نەبوو چونکە ئەمە چوارەم جارە کە دادەندرا بۆی دەنجی لەسەر بدرێ بەداخەوە ژمارەی پێویست لە دانیشتەکان ئامادە نەدەبوون بۆی کە بتوانین دەنجی لەسەر بدرێ بەڵام دوێنێ ژمارەی پێویست ئامادە بوو بەڵام هەر لە سەرەتای دەستپێکردنی کۆبنەوەکە هەندێک بابەتی تر هاتە پێشەیە وەکو برێ دەیانەویست دیسانەکانە دانیشتەکەی پەرلەمانتێک بچێ هەندێک بابەتی لاوەچیان هینا وەکو بە پارێزگارکردنی هەندێ برین قەزغای تر کە لە بەرنامەی کار نەبوو و داوایان دەکرد کە ئەم لە بەرنامەی کار زیاد بکرێ و دەنجی لەسەر بدرێ ینی لەو کاتە تووشی سەرسوڕمان دەبووی چونکە ئەمە دەیانوت دەبێ هەر ئێستا دەنجی لەسەر بدرێ ینی نەخوێندنەوەی یەکەم نە دووەم نە پرۆژە یاسا هیچ شتێک نەبوو دەیانەویست دیارە زیادی بکەن لە بەرنامەی کار کارێکی ئاسان نەبوو بۆی کە ژمارەی پێویست وەکو دەرە نیسابی پێویست هەبی بۆی دەنجی لەسەر بدرێ چکە زۆری هەڕەشەی ویان دەکرد کە ئەوان دەچنە دەرەوە دانیشتنەکە بۆی پەچی بکەوێ بەڵام خۆشببختانە هەرچەندە ئەگەر سەیری ڤیددیوەکان بکەی مشتومڕێکی زۆری هەبوو هەڕەشەیەکی زۆر هەبوو کە نایلین بە هیچ شێوەیەک هەڵەبجە بڕوە تەنها دەبێ هەمووی بخرێتە یەک سەبەتەوە ئی هەموو قەزاکان بخرێتە یەک سەبەتەوە ئەو جا دەنجی لەسەر بدرێ بۆیە کارێکی ئاسان نەبوو بەس من لێرەوە دەستخۆشی لە هەموو ئەو بەڕێزانەش دەکەم کە بەشیان لەگەرمان بوون و هەموو هێزە لایەنە کوردیەکان کە دەوری زۆر باشیان هەبوو توانیمان بەیەکەوە کارەکە بکەین باشە هاتو کووردا پرۆژە یاساکە با بڵین کا دەوەی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقوا دەردەکەوت ینی چوار خاڵبێ و لە لیژنەکان پێدا چوونەوە بەتایبەت لیژنەکەی ئێوە کە موتەمە بەو بابەتە ینی هیچ گۆڕانکاریەک لە پرۆژە یاساکەدا کرا بەڵێ خۆی ئەم یاسایی کە هاتبوو لە ئەنجومەنی وەزیران یاساکە لە ئەگەر سەیری بکەین لە مادەی دوو باسی وێ دەکا پێویستە لەسەر حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەن سنوورەکە دیاری بکە ئەمە دیسان کێشەیەکی بۆ هەڵەبجە دروست دەکردەوە یعنی کە دەرێ دووبارە سنووری ناوچەکە دیاری بکرێ ئەمە دیسان پێویستی بە نووسرا و نووسراوکاری بوو بەڵام ئێمە پێشتر لە لێژنەکە بۆی ڕێگری لەوە بکەین داوای نووسراوێکمان کرد لە وەزارەتی تەختیتی عێراقی لە حکوومەتی هەرێم لە وەزارەتی ناوخۆی برین خۆمان حکوومەتی هەرێم کە سەرجەم برین هەموو ئەو خەڕایتانەمان بۆ بنێری سنوورە ئیداریەکەمان بۆ بنێری بۆی نەکەوینە دووبارە کێشەیەکی ترەوە ئەگەر سەیری بکەین ئێمە گۆڕانکاریەکمان لێکرد یعنی تعدیلێکمان کرد مختەڕەحی پێشنیاری لێژنەکە ئەوە بوو پەسەند بکرێ بە هەمان ئەو خەڕایتانەی کە
هاوپێچ کراوە لەگەر یاساکە ئەمە تەسبیت بکرێ ینی دووبارە نەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی دووبارە چاوەڕێی سنووری دیاری بکەن ئەم مقتەرحە ڕۆی مقتەرحێکی تر هەر لە ئیمادەی سێ دەرێت لە لایەنەکان لە سەریانە ینی بەو شێوەیە جێبەجێ بکەن ئێمە نووسیومانە یعنی مقتەرح کراوە لەسەر وەزارەتەکانی حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی ناوەند پێویستە ملزەم بن بەو یاسایە ئەمە خۆی لە خۆیدا ینی ئیلتیزامکردنی وەزارەتەکانی ئیتیحادیە بۆی ملزەم بن بەو قانونە ئەم دوو مقتەرحە برین لە مادەی 2 و 3 ئەم گۆڕانکاریامان تێدا کرد. باشە خاتو کوردە لە ماوەی ڕابردوودا لیژنەیەکی پەرلەمانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەردانی هەڵەبجەتان کرد ئەمە کاریگەری هەبوو ینی کاریگەری هەبوو لەسەرەوەی پرۆژە یاساکە خێراتر بکرێ و تا پرۆسەی دەنگدانەکەشی بە کۆتا هات. دیارە من بەهۆی برین نائیبی دووەمم لە لێژنەی پارێزگاکان و هەرێمەکان بە پێویستم زانی ساڵی پار ئەگەر سیر بکەین لە مانجی ئازار داوام لە سەرۆکی لێژنەکە کرد و کە بکرێت سەردا یەکەم جاریان بوو بەشەکی زۆری لێژنەکەی ئێمە کە تەنها کوردەکان نەبی هەڵەبجەیان نەبینی بوو داوام لێکردن سەردانیەکی هەڵەبجە بکەن بۆی لە نزیکەوە بارودۆخەکە ببینن خۆشبەختانە من لێرە سوپاسی سەرۆکی لێژنەکەمان ئوستاز خالید دەکەین مامۆستا خالید دەکەین کە دەورێکی باشی هەبوو و نائیبی یەکەم دەورێکی باشی هەبوو برادەران هەمووی هاتن لەوێندر لە نزیکەوە لەگەر پارێزگاری هەڵەبجە و سەردانی مۆنۆمێتیان کرد هەر لەوێ بڕیارەکیاندا کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیان کە کە هەم سندوقێک دابدرێ بۆ هەڵەبجە هەم ئەوان سوورن لەسەروەی چۆن بتوانن کە کاری بۆ بکەن ئەگە سەیری نووسراوەکانی لێژنەی ئێمە عنی لێژنەی پارێزگا و هەرێمەکان بکەین ئێستا لە لامانە لە ماوەی ڕابردوو لە 23 لە 24 لە 25 لە هەر سێ کاتەکە سێ نووسراوی زۆر تونندکرا بۆ سەرۆکاتی برین پەرلەمان کە داوا دەکرێت بە زووترین کات بخرێتە دەنگدان خۆی ئەم کۆدەنجەی لێژنەکەش کە ئێمە دوای سەردانیەکە و دییان بەڕاستی ئەمە دەورێکی زۆر باشیە بوو هەتا دوێنێ سەرۆکی لێژنەکەی برین پارێزگاکان داوای کرد لە گڕوپی تەبەن لێژنەی ئینتیخابی پەرلەمانی خولی پێنجەممان هەیە لەوێەوە داوای کرد تکا دەکا دەرێت دەنجی لەسەر بدەن خۆی ئەم سەردانیە دەورێکی زۆر زۆر باشیە بوو بۆ گۆڕینی ڕای ئەو بەڕێزانە و ئەو نووسراوانەی کە کردیان ئەو کۆدەنجەی هەموو بەیەکەوە دەکرێ برین بۆیە من زۆر جار و تومە کە هەموو ئەو بەڕێزانەی کە لێ لێژنەکان کار دەکەن دەکرێت دەوری باشیان هەبێ بۆەوەی گۆڕینی ڕاو ئەو پەیوەندیە بەهێزەی دروست بکەن بۆەوەی کە لە کاتی پێویستمان پێیان باشە خاتو کوردانی ئەم لیژنەی کە چوونە هەڵەبجە کوردەکان نا ئەوانی تر ینی نەیان دەزانی دۆخی هەڵەبجە بەو شێوەیە شارێکی کارە ساتبارە ینی چی بەسەر هاتووە لە بەڵین ساڵ 1970 ینی ڕووداوەکەیان وەکو پێویست نەدەزانی زانیاریان لەسەر نەبوو یانەوەی کە چوو ناوێ هەندێک حەقایقی دیکەیان بۆ دەرکەوت طبعاً هەڵەبجە سنبولی قوربانی دانا هەموو کەسێ هەموو تاچێک بە تایبەتی لە عێراق و ناوچەکانی دەورە و پشتی دەزانێن بەڵام هەموو شتێک چاو زۆر زار بڕیار دەدا ئەوەی بە چاو دەیبینی وەکوی نێکە تۆ گوێ لێ دەبێت کە چوون لەوێن دەر بەشێکی زۆریان دەگریان لە مۆنومنتەکە ینی باوەڕیان نەدەکرد ینی یەکەم جاریان بوو بەم شێوازە لە نزیکەوە بیبینن ئەمە زۆر جار گۆڕانکاری لە هزر و بیری تاکان دروست دەکا ئەوەی کە بە چاوی خۆت دەیبینی لە بارودۆخەکە بۆیە بەڕاستی من هەموو جارێ لە دانیشتنەکان کە باز دەکرا ئەوان سوور بوون لەسەر زیاتر سووربوونی خۆیان دەردەبڕی ئەمە دڵخۆشیەوە بۆیە من لێرەوە دەستخۆشی لە یەکیان دەکەم چووکە هەر یەکەی سەر بە لایەنێک بوون هەتا تێماندا هەبوو دوێنەکانە لایەنەکەی خۆی ڕازی نەبوو بۆەوەی کە ئامادەبێ ئەو لەگەرمان بوو دانیش بووی کە بخوێنتەوە خۆی ئەمە بەڕاستی دەورێکی زۆر باش بوو. باشە خاتو کووردە دەرزانین هەندێک نیگەران بوون بە تێپەڕاندنی پرۆژە یاساکە هەندێک دەنگە دەنگیشان دروست کرد لە نێو هۆڵی ئەنجومەنی نوێنەران
ینی ئەمە بۆچی ئایا بەڕەوایە نەدەزانی هەڵەبجە دوایە هەموو قوربانیە ببێ بە پارێزگا هەرچەندە خۆشببختانە ینی بەر لە بەرنمەکەی ئێمە هەواڵی بە پارێزگا بوونەکە لە ماڵپەری فەرمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڵاو کرایەوە. خۆی دوێنێ ئەگەر یعنی هەندێ لەوانە کاتی خۆی چکەمە تقریبن خۆت دەزانی ئەم یاسا ئەمە چارەم پێنجەم خولە دێ و دەنجی لەسەر نادرێ ینی چەند جارێک واژوو کۆ دەکراوە کە دەچووی بەردەمی بۆ کۆکردنەوەی واژۆکە و لە ماوەی فترەی دەکرێ برین مانجی سێ من دیسانەکانە داواکاریەکەم پێشکەش بەسەر جەم پەرلەمانەکان کرد و شتێکی تریشمان کرد لە ئەنجومەنی برین وەزیرانی هەرێم برای بەڕێزم دکتۆر ئامانج کۆمەڵی خاڵی بۆ ناردم بۆ زەڕوڕە ینی هەموو ڕێکاری یاساییەکان تەواو بووە لە ساڵی چەند پەرلەمانی کوردستان دەنجی لەسەردا ئەوەمان تەوزی ئەکرد بەسەر ئەندامەکان کە دەمان برد یەکەم قسەی ئەوە بوو بەسەر چاو ئێمە لە سەتاسەد لەگەرتانین بۆەوەی کە دەنجی پێویست بدە هەڵەبجە جیایە بەڵام دوێنێ هەموو ئەوانەی کەوایان دەوت هەر ئەوان بوون دەیانوت هاواریان دەکردیانون نابێت دەنجی لەسەر بدرێت دەبێ تەنها بەیەکەوە بێ لەگەر سەرجەم قەزاکانی تر نابێ بەو شێوەی ئێمە ڕازی نینە ئیمڕۆکانە دەنجی لەسەر بدرێ ینی تووشی سەر سوورمان دەبووی دوێنێ ڕۆژانی پێشتر قسەیەکیان دەکرد دوێنێ من هەستم دەکرد دوێنێکانە زیاتر بەرەبەری هەڵبژاردنەوە وەکو برێ دەیانەویست بۆ شەقامی خۆیان هەندێ مزایدەی بکەن دەنان پێشتر هیچ گلەی و گازەندەیەکیان نەبوو بەڵام دوێنێ مزایدەیەکی زۆری پێوە دیار بوو لە گفتوگۆ و قسەکانیان چکە هەتا بەشێکیان خۆیان تەسویر دەکرد بۆی بۆ شەقامی خۆیان بەیانکەن. باشە خاتو کووردە دوا پرسیارم یعنی ئەو کۆدەنگیەی کورد و هەوڵە سیاسیەکان زۆر جارندێک لە پەرلەمانتاران تەنانەت کوردەکانی خۆشمان دەیانەوە دەگەر زۆر محتەمن بۆ نمونە بۆ سەرکردە سیاسیەکان خۆیان ناسنە بەغدا لە بەغدا لەوێ لەگەڵ کوتلەکان داوا بکەن لە سەرکردە سیاسیەکان داوا بکەن بەڵام دەبینین بۆ نمونە بەفڵ تاالبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەفتەی پێشوو لە بەغدا بوو زۆر لە سەرکردەکانی بینی هەر دوێنێژ لە بەڵێن ڕاگەندراوەکاندا ئەوە بڵاوکرایەوە کە یەکێک لە داواکاریەکان ئەوەیە کە داوا لە کوتلەکانیان بکەن پرۆژه یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە تێپەڕێنرێت ئەم یەکدەنگیە چەندە گرنگاوە چەندێوە دوێنێ هەستان بە دڵخۆشی کرد شەقامی کوردی هەمووی دڵخۆش بوو کە لەوێ هەموو هێز و لایەنە سیاسیەکان یەک بوون پێکەوە داکۆکیان لە خواستێکی کوردەکرد. دیارە هەموو ئەو خۆڵانەی بەڕێز سەرۆک باڤێر سەرۆک کۆمار کتلە سیاسیەکان برین جێگیری سەرۆکی پەرلەمان عێراق هەمووی من وتومە هەمووی ئەگەر بەیەکەوە کارمان نەکرد بە ئەم یاسا تێنە دەپەڕی یەکدەنجی کورد لە بەغدا ئەگەر دوێنێکانە سیرت کرد بە تەماشات دەکرد هەر خۆمانین پارێزگاری لە خۆمان دەکەین یعنی وامان لێهات بوو هەر کەسێک کە سەیری دەکردین یعنی هەمووی هەست دەکرد هەمووی هەڵەبجەیینە ینی لە ناو هۆڵی پەرلەمان کە قسە دەکرا کە هاوار دەکرا بۆی کە یان تەکلیف هەندێ برادەر هەبوو تەسەوڕ دەکەی یعنی دەستی لەملی ئەندام پەرلەمانەکان دەکرد تکای دەکرد کە نەچنە دەرەوە تکای دەکرد ینی بە تکای دەکرد نەچن دەرەوە ئەم وێنەی دوێنێ خۆزی ئەگەر بەشێکی تەسویر کرابێ خۆزیێ لێ بدرێتەوە هەز دەکەی ئەم کۆدەنجی کورد چەند گرینگە لە بەغدا و بۆیە بەڕاستی هیوادارم لە ئایندە لە خوڵەکانی تری پەرلەمان ئەم خولەوەکو وتمان ڕەنگە هەندەی نەمابێ ئەم کۆدەنجی کورد هەبێ ئێمە دەتوانین کۆمەڵێ دەستکەوە دەستبینی. خاتو کوورد عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان لە بەرنامەی پرسی ڕۆژ.